ناوت چییە؟ ئەلین ئەلین چۆنی؟ باش باشی ئەلین دڵت خۆش ئەلین بەیانیان چتە خۆی ئەلین شیر و لەفا شیر و لەفا ئافرین بدە کچە جوانەی ناوت چییە؟ ئیلین ئیلین چۆنی؟ باشم بەس پێم ڕینەوە شیرین نییە تو نازانم نازانی هەمون دەترسێم دایە و بابا هەنجینیان پێدا کردبی ئیلین ئەتو چتە خۆی بەیانیان هێلکە و پەنیر هێلکە و پەنیر ئافرین ئەدی بزانێ و کوڕە جوانە منەڵێم ناوی ئەلینە ناو چییە؟ دەسوور چە؟ دەسوور جەسوور ئەو دەری ناوی ئارینە کوردستان نا ئەوە ناوی جەسوور جەسوور چۆنی؟ باشم باشی؟ خۆشە باخچەکەتان؟ باشە باینە توستە خۆی بەیانیان و شاردەستی هێلکە و مربە مربا ترشیان شیرنە شیرینە شیرینە ئافرین بدە کچە جوانەی کو دانیشتی لەسەر پێی لەسەر پێدانایە چۆنی؟ باشم ناوسیە؟ ئەلینە ئەلینە ماشەڵڵا چەند شیرینە تو بەس پێم برێ هەنجینیا پێدا کردی؟ هە؟ باشە ئەلینا تو چتە خۆی بەیانیان؟ هێلکە لەگەڵ چاوم هێلکە لەگەڵ چاو جێستا گۆرانیش خۆشتە بێن هێلکە بدە و گوڵە جوانەی هەستەوە گوڵەکەم هەستەوە ئافرین تەماشاوێن دەکە مستەفا مستەفا ئەتو ناوی چییە؟ مستەفا چۆنی؟ باشم باشی مستەفا تو بەیانیان زوو لە خێوەردەستیان درەنگ زوو دەبی منداڵ دروی بکە؟ نەخێر مستەفا تو حەزت لە چ خواردنە چییە؟ بەیانیان چتە خۆی؟ پەنیر هێلکە و ئەوە لەفا لەفا ئافرین چەپەچی بۆ لێدەن بدە و کچە جوانە هەستەوە ناوت چییە؟ دڵین ئەتو دڵی دایە بابەی؟ دڵی ناوت چییە؟ دڵی ناوی دڵیە؟ دڵی ناوت چییە؟ دڵی تا باشە دڵی؟ گڵی؟ چێ دڵی بابە دڵی نابێ باشە گوڵەکەمە تو بەیانیان چتە خۆی؟ هێلکە و پەنیر هێلکە و پەنیر ئافرین بدە گوڵە جوانەی ناوت هەستەوە؟ ناوت چییە؟ ڕەهەند چۆنی؟ باش ئەتو بەیانی زوو لە خێوەردەستیان درەنگ ئێمە بەشتی ژووە باشە بەیانیان و چێردەستی یەکەم جار چ دەکەی؟ یەکەم جار دەموچاوم دەشۆم نەخێر کوردستان ئەتو یەکەم جار چ دەکەی لە خێوەردەستی؟ خۆی دەگۆڕی نا هەڵەشم شێرەکەم هێشتا ماوە ئەخەومەوە یەکەم جار لە خەوێ هەردەستی چ دەکەین؟ نەخێر چ دەکەین و چی ها؟ نەخێر بابە یەکەم جار لە خەوێ هەردەستین چامان دەکەینەوە خۆ هە ناچین لە چامان بشۆ ئەمە وەشی نووسینە چامنەوە هەیە وەچی دە هەردەستین یەکەم جار چامان دەکەینەوە دەچین دەموو چامان دەشوین دەچینە WC دوادینەوە جوان دەستمان دەشوین ئەوجە خۆمان دەگۆڕین و ناوی دەخۆین وەنیە؟ بەزام ئەم یەسکافتیام نای ناخۆ نای ناخۆی؟ باش نای مەخۆ بەس خراپە دەبی نانی بخۆین بدە گوڵە جوانەی هەستەوە گوڵەکەم ناوسیە؟ دیلا چۆنی؟ باشم ئەتو بەیانیان چ دەخۆی پێم بێ؟ هێلکە و پەنیر ئەتو خزمی مارە کوردستان؟ ئەو خزمی گۆنێ بە تو دەچیتن دەزانی؟ وەچ تو ئەوە خۆ منمە دیسان دەستت پێکرد کەی لێ توی؟ ئەوە منمە ناتو مننی منمە ئەوە ناتونی ئەو ئەتو بەخۆتی ئەتو ناو چ بوو؟ دیلا ئەوە دیلەخانە خزمی خۆمانە بدە گوڵە جوانەی ئەتو حەزت لە چ بوو بەیانیە گوتت؟ هێلکە و پەنیر تو حەزت لە چییە؟ ناوت چێ دوو کەسی؟ ئەلین چۆنی؟ باشم ئەلین بەیانی و چێردەستی نانی دەخۆی؟ کێک و شیری دەخۆ ئافرین